جژنە بابە جژنە دایە جژنە بە قوربان دایک و باوک و کوشک و برا بارەگە لە هەموودا دایک و باوک و کوشک و برا یەک کێشە حەکیم ئەجان ئەوە چیەکەی؟ نابینی نان و پیاز دەخۆم هەک بەخۆشی بێ بەچیەوە؟ نەڵا بە مەوزوعی موچۆ وەڵا ئافرین یعنی چۆنی یاخ بە مۆزۆی موچۆتە نان و پیازی پێوە ئەمە چیە کاکە جان کە موچێ دەمووی نان و پیازی پێوەخوا قەیچێکە بامنیش ئەم جارە نان و پیازێکی پێوە بخۆم وەڵی خۆی ڕاستەکە هەبووی کاتی موچە لە منی هێنامەوە لێ منی ناوێ ئەدیز بەیەکشتی پێ بڵێم ئەو بۆ لە کاتی موچە هەمووی نان و پیازی پێوەخوا ئەم جارە باوە من موچەکەتان بۆ هێنم وعد بێەوە نان و کەبابی پێوە بخۆن چۆنە وەڵا ئافرین حەکیم چۆن وەڵی خۆوایە بەس تۆ پێم بڵێ ئەم جارە موچە بێت موچە بێ وەڵا نازانم بڵێم چی ئێستا وەزع لنگە پوچە هەندێک پۆست و پلە و پایە لای مرۆڤی پڕوپوچە منیش نازانم بڵێم چی لە دەستداقی وەفدی موچە چۆن بوو بە نان و پیازەوە وەڵا بژی حەکیم ئەی تۆ تێم گەێنە باشە وەک موچەکە نانێرن ناتوانن لەبری ئەمەیە بۆ نمونە نەوت بنێرن ڕاستە هەندێک ئیشەکانیان نادەبار و خوار و چەوتە ئەو قەت غەڵەتی وا ناکە چونکە خۆی ئیشی بەنەوتە چۆن بوو بەنەوتەوە ئاشەوە بیلا دڕی منیش بۆ شعرەی تۆیە ئێستاکە بیرم کەوتەوە شعرەکە زۆر پەسەند دەکەم بە کارتی تازەی نەوتەوە ئێدەی تۆش شاعیرێ نەوتاوی ئای تابعاان زستانە و سەرمایە و تەواوە ئای خابی لە نەوتمان پێویستە و زرما باسی سەرما و بارانە کرد هاکا برمانی لافاوێ هەرچی گوندی کوردستانە واشێت ئەبن بۆ بەنداوێ کەچی خێرخوازێک ناتوانێت دەستێکی خێریان بۆ باوێ یعنی ئێستا گوندنشینان چاویان لە دەستی خێرخوازە قەسەم بەخوا قسەکەی ڕاستە ئەمڕۆ ڕۆژی نان و پیازە بەس پێم بڵێ تو ئەم شتانە چۆن نەزانی کورە چۆن نازانم من خۆم زۆڵی ئەو شتانم کام شتان مایکەوان و مۆنتاژ و میدیا جوانە جۆ بگراڵێ باشە مادەم وایە باش شتێک لێ پرسم پێش ئەوی بڵێ ئەڵێ وەزعی سەحە لە چیایە دەمە باسی تەندروستی ویست و قسە لەسەرەوە پێش بەرنامەکە تەندروستی تا بمێنێ ئەهلی و تایبەت داماوتری ئەکەن میلەت لە حکومی هیچ نەماوە وڵات پڕوە لە عیلەت ئاشە بیلا عیلەتێ زۆر هەیە ئەمە تایە ئەمە پەتایە ئەمە برای پەتاوتایە ش زۆر بووە ئەی چارە چیە ئەو خەڵکە چی بکە دەی ئەوان خەڵکییان پشتگوێ خست گوێ نادەن بە دەوا و دەرمان خۆشیان کە نەخۆش ئەکەون ئەچون بۆ ئەڵمانیا و ئێران پزیشکی تایبەتیان هەیە بانگی ئەکەنە دیوەخان لە بەردەم کارەبای فولە بۆی فول ئەکەن نان و گیرفان چۆنی بوو وەڵی چاکچاکی بوو بەس حەشم پێم بڵێ دیوەخان ماوە ئیزت باسی دیوەخانەکەی لەکوێ ماوە دیوەخانی چی هەیە چۆنە وەڵی دیوەخان زۆر کۆنە ئەی بێ قەزابی یاخوا سەری هەڵداوەتەوە ئەبدەیت و فێرژنی نوێ هی دیوەخان های لە سەحری بۆرە و بازە دیوەخان و ڤێرژن تازە ئەمە چۆنیە ئەوەی ئەمڕۆکە ساحێبی باخ و ڤێلا و دیوەخانە لە فەیسبوک خەریک پۆستی تەمسیلی ئێوارە خوانە ئەوە ئەبدەیتە نوێەکەیە نەک دیوەخانی خۆمانە منیش پێم خۆش بوو باسی کەم ئازیزگیان لە حەکیمانە چۆنایی بوو وەڵی ئافر ئەم دیوەخانە و چۆن بیرکەوتەوە و چۆن زانی ئەوە لەو کاری خێرخوازی لا دێکا و چم شتێک لێ پرسم سپاس بەخوا ئەزانی ئێسەیش باشار پیا و چاک و خێرخوازار ماوە هەموو شیوانیە ئەی چۆنە هەندێک لە پاڵ خێرخوازیدا هەر خەریکی غەل و غەشە وانەڵێ بۆ مەرجە خێری پێکە کە خۆشی شەریکە بەشە چۆن بوو بەکاری خێرخوازیەوە وەڵا مشکلەیە ئەوە باشانی خێری بۆ کۆکات و بۆشی بەشی خۆی بدات ئەبۆ مەرجەیە نا پیاوچاکی شانتیایە بەس بیری نەچێ جۆری تریش هەیە مەسەلەن بزانین ئەم جۆرەی تری خێرخواز چیە ئادەی تێ ئەم نەوعەیان خزمی هینە و بەدڵی خۆی پێەکەنێ خۆڵ ئەکاتە چاوی خەڵکو و لە هەزار شوێن خۆی هەڵئەنێ قوتابخانە و مزگەوت ئەکا دەرئەکەوێ وەک ڕەسەنێ کەچی ژێر بەژێر برادەران بە دۆنم عەرزەی ئەدەنێ چۆن بوو بەکاری خێرخوازیەوە
ئاشەو بیلا چۆن بوو قابلی ئەمەیە چۆنایی بوو وەڵا چاکایی بوو ئەی بەس وەڵی ئەوە زۆر مشکلی حەکیمە مە لە کوێ بینی توی حیتور لێرە هەر شتێ بینی لێرە باسێکی ئارە وەڵا ئەیڵم هەرچێک ببینم باسیەکەم من سکم عماری کەس نییە مەسەلەن ئادەی پێمان بڵێ بزانم ئالێ و ئەمارە چیتیایە و چی بینیە ئادی بۆمانی باس کرد ئاها بەناو هونەرمەندم بینی پێچەوانەی یاسا ئەڕۆی کە دەمی شیەکەیتەوە تۆم کروس ناگۆڕێ بەخۆی مەلای ئاینی ئەبینم کە سوێ ئەکا بە دڵتەوە پارە لە خەڵکی وەرەگرێ بە بیانووی مزگەوتەوە چۆنایی بوو دەیدی توخوا دەیدی دانێ دەرتوخوا چیتر بینی ئادێ بزانێت دانێت ئەم هەموو بینی یەک دانی تۆ پەلەم لێ مەکڕ وەڵا پەلەم نییە بەخوا خۆش بوو توخوا دەیدی سەیارەی حکومەت ئەبینم بەیانیان لە فەرمانگەیە ئێشی خۆی کەچی دوای دەوام لەبەر هین هەر لە ڕێگای سەیرانگەیە هەیە دەمی بکەیتەوە حکمی گشار باژێر ئەکا کەچی بۆ داوای کچەکەی داوای چل مسقال زێڕەکە جوان مامۆستای مەکتەب ئەزانم زۆر گوێ بە دەوامی نادات کەچی بە خصوصی بیگرە ئەو کا بە ئەڕستۆ و سوقڕات بەسە باشتی تر نەڵێم نەگێکێ دڵی گەر بگرێ خۆ باجوشتی تر ماوە ئەگەر لێرە باز بکرێ چۆن کورە وەڵا حەلی نەبوو بمێنی بەو خەڵکە لاتە بۆ ئەو هەموو هەواڵانەی کەوا پڕی معلوماتە بەس قەینە ئەمەیەکی نییە لێیان پرسێتەوە ئەی ڕقابە لیژنە ئەو چاو دیروشتەکە لێپرسینەوەی چی ئازیز ئەوانە تازە ئیشیانە هەندێکیان شەریکیان هەیە و هەندێکیش پیاوی خۆیانە ئەوە ئەگەر فەقیرێ بێ هەر خێرا دەستگیری ئەکەن هەر بە باشترین سیناریۆ لە زیندانا پیری ئەکەن خوا چۆن بوو بەنان و پیاسەوە وەڵا برا لی ئەزانی ئەوانەی وەک تۆن قەت نەمرن بە هەر کۆتایی پێبێنن نەوە بێن و ئێمەش بگرن